سەبارەت بە کۆبوونەوەی ئەوڕۆکۆبوونەوەی ئاسایی بوو ئەمەش ئەوڕۆ بڕیارماندا کە لە پلێنایە بوو پلێ کە مەرحەلەی یەکەم تەواو بوو 3 هەفتەمان بۆ دواخستن تا ینی ئیسراحەتماندا کەەوە خولی پلەیەک هەتا 10 مانگ 2 دەست پێ دەکاتەوە خولی پلەنایە 11 دوو دەست پێ دەکاتەوە هەروەها بڕیارماندا ئەو لاوانیش ئەوان بەردەوام بی سێیاریان مای گرۆپی یەکەم تەواو بووە و گرروپە سێیاریان مایویش تەواو دەبێ هەروەها سەبارەت بە ئەو لەو پازە ڕۆژێکە هەیەیتمان خولێکی تەتویڕیمان هەیە بۆ گشت ناوبژیوانان و گشت سەرپەرشتیارەکان بۆ ئەوەی بتوانین زیاتر ئامادەیان بکەین بۆ قۆناغی دووە سەبار بە یاری ئاڕاتوانکەوە دواخرا بڕیارماندا کە ڕۆژی ئیشاڵە چوارشەممە لە یاریگای ئەرارات لە هاوینی هەواری مەسی بەڕێدەچێت.